چۆنن هاوران بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب هیوادارم هەمووتان زۆر باش بن. ڤیدیۆی ئەم جارەم لەسەر کارکردنە لە ناوچەکانی یوکۆن، ئەویش یەکێکە لە ڕێگاکانی کۆچکردن بۆ کەنەدا. ناوچەکانی یوکۆن پرۆگرامی پایلۆتی تایبەت بە خۆیان هەیە، ئەویش یەکێکی ترە لە ڕێگاکان بۆەوەی خەڵک لە دەروی وڵاتی کەنەدا بهێنن و پێویستیان بە دەستی کارە لەو ناوچانە. مەبەست لەم پرۆگرامە زیاترکردنی ژمارەی دانیشتوانە و شوێنانە ژمارەی دانیشتوانیان زۆر کەمە. با بزانین لە ناوچەکانی یوکۆن چەند ناوچەی بچووک یاخود چەند شاری بچووک بەشدارن، 6 شار، و زۆر گرنگە تۆ ناوی ئەم شارانە بزانی لە بەروی کاتێ بەدوای کارە گەڕیت ئەبێ هەلی کارەکەت لە یەکێک لەم شارانە بێت. ئەنجا با بزانین یوکۆنی ئازیز لەسەر نەخشەی جیهانی کەوتۆتە کوێوە. ئەمە کەنەدایە، پارێزگاکانی کەنەدا. ئەمە لێرە ناوچەکانی یوکۆنە، کەوتۆتە نێوان ئەلاسکا و نۆرث وێست تێرۆتۆریز، وەکەوێتە باکووری پارێزگای بریتیش کۆڵۆمبیا. واکاریە سەرەکیەکانی ئەم پرۆگرامە چین؟ یەکەم ئەبێت دوو هەلیکاریان زیاتر لە یەکێک لە ناوچەکانی یوکۆن بدۆزیتەوە. ئەو هەلیکاری ئەیدۆزیتەوە ئەبێ وەرزی نەبێت، هەر 12 مانگە کە بەردەوام کار بکەیت، و ئەبێ لە هەفتەیەک بتوانی لە 30 کاتژمێر زیان زیاتر بە شێوەیەکی گشتی 40 کاتژمێرە، بەڵام ئەگەر لە نێوان 30 تا 40 بێ کێشە نییە، ئەبێوە کاتژمێر کار بکەیت بە کۆکراوەی هەردوو کارەکەت. و ئەو مۆڵەتی کاری وەریەگری بۆ ناوچەکانی یوکۆن پێی ئەڵێن Open Restricted Work Permit، واتا مۆڵەتی کاری سنووردارکراوە. ئەتوانی خاوەن کارەکە بەجێبێلی و بچی کارێکی تر بکەی، بەڵام ناتوانی شارەکەت بەجێبێلێ بێ. ئەبێ بۆ نمونە ئەگەر ئیشێکی تازە دۆزیەوە بێ، ئەو ئیشە لە هەمان شار بێ، ناتوانی شارەکەی خۆت بگۆڕی هەتاکو وادەی کارکردنەکەت بەسەرچێت کە 2 ساڵە. دووەم ئەبێت نامەی کاندیدبوونت هەبێت لەلایەن پارێزگای ناوچەکانی یوکۆن. ئەم نامەیە پێڵێن نۆمینی لەتەر. ئەم نامەیە لەلایەن پارێزگای ناوچەکانی یوکۆنەوە ئامادەکرێت بۆ تۆ کاندید دەکەن بۆ ئیقامەی کەنەدا. چۆن بتوانم ئەو نامەیە بەدەست بێنم؟ لە یەکێک لەم ڕێگایانە: Express Entry، Skilled Worker Program، Critical Impact Worker Program لەگەڵ یوکۆن Community Program. ئەگەر بیرتان بێ لە ڤیدیۆیەکانی پێشوو باسی پرۆگرامی PMPم کرد، کەوتم بۆ کەسانێک کە Express Entry لە ئەکاونتیان هەیە لە Express Entry و خاڵی زۆریان بۆ کۆ ناکرێتەوە، ئەتوانن PMP سوودمەند بن لە پرۆگرامی PMP کە تۆ پەیوەندی بە پارێزگایەک لە پارێزگاکانی کەنەداوەکەیت و داوای کاندیدبوونیان لێکەی. ئەمەش هەمان شتە. داوای کاندیدبوون لە پارێزگای ناوچەکانی یوکۆنەکەی، فۆرمە پڕیەکەیتەوە. ئێستا لەسەر وێبسایتی یوکۆن سەیریەکەین، چەند فۆرمێکە پڕیەکەیتەوە و ئەینێری. بەڵام ئەمە کەی ئەم کارەکەی دوای ئەوەی کە هەلی کارت دۆزیەوە، دوای ئەوەی کە لەگەڵ خاوەن کار ڕێککەوتی. سێێەم نامەی پشتگیری لەلایەن پارێزگای ناوچەی یوکۆن. نامی پشتگیری ئاسانە لە بەرەوەی هەر کاتێککە تۆ کاندید کرایت و هەلی کارت دۆزی و کاندید کرای، ئەمە کۆتا هەنگاوە کە نامەیەکی پشتگیریە بە دڵنیایەوە بۆتە نووسن کە پێویستیان بە تۆیە و پێویستە تۆ سەفەر بکەی بە زووترین کات بێ بۆ کەنەدا و لەو شوێنە دەست بەکار بیت. ڕاستە لای خۆمان زۆر کۆمپانیا هەیە ئەڵێ هەلی کارت بۆ دۆزمەوە لە ناوچەکانی یوکۆن بۆ ئەوی بتوانی 2 ساڵ لەوێ کار بکەیت بمێنیتەوە، بەڵام بەڕای من ئەگەر خۆتان هەوڵبن باشترە بۆی پارەیەکی زۆرتان نەڕوە و بۆەوەی زانیاری زیاتر وەرگن لەسەر ناوچەکانی یوکۆن. ئێستا چینە سەر وەبسایتی ناوچەکانی یوکۆن، لە گۆگڵ ئەنووسم یوکۆن کەنەدا. ئەمە وەبسایتی سەرەکی ناوچەکانی یوکۆنە. لێرە دوو شتێ زۆر گرنگە: ئیمپلۆیمنت لەگەڵ ئیمیگریشن. ئیمپلۆیمنت لێرە ئەیکەینەوە، لێرەوە بە دوای هەلی کارە ئەگەڕی. زۆر ڕێگا هەیە بۆ ئەوی بە دوای هەلی کارە بگەڕی، وەکو جۆب بانک، وەکو مۆنستەر یاخود وەبسایتی ئیندید، بەڵام ئێرە باشترە لەبەرەوەی لە وەبسایتەکەی خۆیانەوە ئاماژەی پێکراوە. لێرە توانی کریێت ئەکاونت بکەی، ئەکاونتی بۆ خۆت دروست بکەی، هەر کارێکی تازە بڵاو کرێتەوە بە ئیمێل بۆتیت، ئاسانترە بۆ خۆت. و با هەر کریێت ئەکاونت بکەین، لێرە ئەکاونتی خۆمان دروست دەکەین.
ناوی خۆت، ناوی باوکت، ناوی باپیرت، پاسوۆردی بۆ خۆت دائەنێ، لێرە نووسراوە ریفرال سۆرس، ئەتوانی ئەڤەر دانێ، ئەدرێست، ناونیشانی خۆت، وڵاتەکەت، لێرە یەکەیتە ئەربیل تر بە پێی زانیاریەکانی خۆتان، پۆستەڵ کۆدی کوردستان وازام هەر 4400 ئەگەر هەڵە نەبم، ژمارەی تەلەفۆنی خۆت، ئیمێڵەکەی خۆت داخلەکەیت و دوای ئەوە ئەکاونتێک بە خۆت دروستەکەی، لێرە کۆنتینیو داگری. بەرای من باشترە ئەکاونت دروستکەی لەبەرەوەی بۆی ئاگاداربی لە هەموو ئەو هەلیکارانەی کە بڵاو ئەکرێتەوە لە ناوچەکانی یوکۆن. دوای ئەوەی تەسەر ئیمیگریشن، لێرە نووسراوە apply to immigrate to Yukon، بۆ داگری، هیتە خوارەوە. لێرە شتێک هەیە، ئەتوانی ئیمێڵ بۆ پارێزگاری یعنی بۆ محافەزی ئەو شوێنە بنێری، ئەمە ئیمێڵی سەرەکی ناوچەکانی یوکۆنە. ئەگەر شتێک لاتە ڕوون و ئاشکرا نەبوو، ئەم ئیمێڵە کۆپی بکە، لە ئیمێڵەکە بنووسە من ناوم فلانە کەسە، لە کوردستان ئەژیم، ئەمەوێت کۆچ بکەم بۆ کەنەدا و بێم لە ناوچەکانی یوکۆن کار بدۆزمەوە، بۆ ماوەی 2 ساڵ لەوێ بم، و من ئەزمموی کارم هەیە و سیڤەکەی خۆشت دانێ لە ئیمێڵەکە، و بڵێ پێویستیم بە یارمەتیە بەڵام نازانم لە کوێوە دەست پێ بکەم، لەوانەیە بتوانن یارمەتیت بن بۆ دۆزینەوەی کاریش، لەوانەیە بتوانن یارمەتیت بن بۆ ئەگەر ویستت ئیمێڵیان بۆ بنێرن یاخود تەلەفۆنیان بۆ بکەن. لێرە نووسراوە find an immigration form، دوای ئەوەی کە تۆ هەلی کارە دۆزیتەوە ییت، لێرە نووسراوە یوکۆن نۆمینی پرۆگرام نۆمینی participant monitoring form، ئەم فۆرمە پڕەکەیتەوە. فۆرمی یەکەم تۆ پڕیەکەیتەوە، فۆرمی دووەمیش خاوەن کارەکە پڕیەکاتەوە. ئەم دوو فۆرمە پڕەکەنەوە کە تیایدا هاتووە کە تۆ کارێکت دۆزیوەتەوە و ئەم دوو فۆرمە نێرنەوە بۆ ئیمێڵ، بۆ ئیمێڵی تایبەت بە ناوچەکانی یوکۆن. ئەو کاتە تۆ لە فۆرمەکە پڕت کردوتەوە کاتەوەی کاندیدی تۆ بکەن. هەر کاتێک کە کاندید کرای ئەو کاتە نامەی پشتگیریشت بۆ ئەنێرن، بەڵام سەیری کارەکە ئەکەن، ئەو کاری کە تۆ دۆزیوتەتەوە بزانن لەکوێ، لە چ کۆمپانیایەکە، لە چ شوێنێکە. ئەو کاتە ئەوان وەڵامت ئێنەوە کە ئایا تۆ کاندید کراوی یان نا. لێرە داونلۆدیەکەی، ئەمە فۆرمەکەیە، ئەمە هەنگاوی دووەم، ئەستاشێڵێمەوە هەنگاوی دووەم کە فۆرمەکەت هەمووی پڕکردەوە بۆ ئەم ئیمێڵای نێری. ئەمەش خاوەن کارەکەت، بۆ نمونە تۆ لە کۆمپانیایە کارێکت دۆزیەوە وەکو ئەسیستەنت، وەکو یاری دەدەر، خاوەن کارەکەت ئەم فۆرمە پڕەکاتەوە خاوەن کارەکە بۆ ئەم ئیمێڵای نێرێ، و ئێوەش ئەم فۆرمە پڕەکەنەوە. اینجا چاوەڕێی وەڵامە بن. دوای ئەوەی کە تۆ هەنگاوی یەکەم و دووەم و سێم تەواو کرد کە هەموو شتێکت ئامادە بوو، خاوەن کار ڕێککەوتی لەگەڵی، کاندید کرای لەلایەن ناوچەکانی یوکۆن و پارێزگاری ناوچەکانی یوکۆنە و پشتگیری، نامەی پشتگیریت بەدەستهێنا. ئەو کاتێک کە هەموو شتێک تاو بوو، ئەنجاییتە ئێرە لە گۆگڵ، چیتە سەر وەبسایتی کەنەدا.ca، لەوێ ئەکاونت ئەکەیتەوە و ئەنج دوای نووسراوە apply to come to Canada، work permit، فۆرمی work permit پڕەکەیتەوە. ئەنج دوای ئەوە چاوەڕێیەکەی کە ڤیزەکەت بۆ بێتەوە کە تۆ 2 ساڵ بە work permit لە کەنەدا کارەکەی، کە work permitەکە تاو بوو، یعنی کە کارەکە تاو بوو، وادەی کارەکە تاو بوو، ئەو کاتە تۆ ئەتوانی داوای ئیقامە بکەیت، ئیقامەی هەمیشەیی بکەیت لە وڵاتی کەنەدا. ئەنجا ئەگەر هەر پرسیارێکتان هەیە لەسەر ناوچەکانی یوکۆن، پرۆگرامی ناوچەکانی یوکۆن، لە کۆمنت بۆم بنووسن. هەر پێشنیارێکتان هەیە، هەر شتێک لاتان ڕوونیە،
لە کۆمنت بۆم بنووسن و هەتا ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ. بەڵام پێش ئەوە وەکوتم دیستان پێشەوەی بڵێم خواتان لەگەڵ. بە دوای کارە بگەڕێن، زۆر بگەڕێن، هەموو ڕۆژێ CV بنێرن، هەموو ڕۆژێ سێری وەبسایتەکەیان بکەن، بزانن چ کارێک بڵاو کراوەتەوە. سان ئەیڵێمەوە لێرە یێتە سەر ئیمپلۆیمنت، ئەچتە سەر view all current job postings. لێرە بە دوای کارەکەی ئەگەڕێ سێری شارەکە بکە، بزان کام شارە. ئەستا وایت هۆرس یەکێکە لەو شارانەی کە لە پایلۆت پرۆگرامی ناوچەکانی یوکۆن بەشدارە، بۆ یەتوانن بە لۆکیشنەکە بزانن لە کام شارە ئیشەکە، سەیری ئیشەکە بکەن، ناوەکەی چییە. بۆ نمونە ئەمە ئەدمنسترەیتیڤ ئەسیستەنتە، ئەمە ئۆپێرەیشنز مانەجەر، primary health care nurse. ئیترس ئەمە کارەکەیە و ئەوە شوێنەکەیە و close date یعنی دوا بەروار بۆ ناردنی CV. و بەڕای من باشترە ئەکاونتێک بکەنەوە بۆەوەی ئاگادار بن هەر هەلی کارێکی تازە بڵاو بکرێتەوە. ئەنجا هەتا ڤیدیۆیەکی تر ئەم جارە ئەبێ بڕۆم، خواتان لەگەڵ.